کۆنگرە ضرورەتێکە بۆ هەموو حزبێک بە بەرنامەی خۆتا بچیتەوە بە کەموکورتەکانی خۆتا بچیتەوە پاداش و سزا لە کۆنگرە ئەوەی ئیشی باشی کردو پاداش کرێ ئەوەی ئیشی خراپی کردو ئەمە حیزبایەتیە سزا بدرێ بڵێ هەبا تۆ هەڵەت کردووە لە چەند ساڵی ڕابردوو. ئەمە بەشێک بوو لە وتانەی کە لاهور شێخزەنجی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە میانی سەردانەکەی بۆ شاری هەولێر پێشکەش بە کادرانی سنووری مەڵبەندی سێ ڕێخستنی هەولێری کرد. سەردانەکەی هاوسەرۆکی یەکێتی وەفدی باڵایی دەستەی کارجێڕی و مەکتەبی سیاسی و سەرکردایەتی جێگەی بایەخی کادران یەکێتی بوو لە شاری هەولێر بە سەردانێکی مێژووی و گرنگ وەسفی دەکەن. یەکەم جار هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە، چەقی ململانە سیاسی هەرێمیەکان و ناوخۆی هەرێمی کوردستانە. هاتنی هاوسەرۆکی نیشتیمانی کوردستان کاک لاهور بۆ هەولێر گرنگی تایبەتی خۆی هەیە، بە تایبەتی لەو کاتێ ئێستادا جۆڵەکی سیاسی گرنگ هەیە هەم لە ناوچەکە هەم لە ناو هەرێمی کوردستان. مەبەست لەو سەردانانە بۆ ئەوەیە کە بڕۆنکردنەوە بۆ جەماوەری نیشتیمانی کوردستان بۆ کەوادری نیشتیمانی کوردستان ئێستا کە بارودۆخی هەرێمی کوردستان بەرەو گۆڕانکاریی سیاسی و ئابووریدایە. ئەو ماوەی ڕابردوو لە هەرێمی کوردستان کە کۆمەڵێک کێشە و گرفتی سیاسی ئابووری کە ڕنگدانەوەی سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لە ڕابردوو پێویستە گۆڕانکاری پێ بکرێت. ئەو گۆڕانکارانە بەوە دێن کە هەموو هێز و لایەنە سیاسیەکە کۆدەنگ بن لەسەر پەیپەڕێکی نیشتیمانی، ئەو کاغەزە نیشتیمانی ببتە ئامرازێک بۆ ئەوەی هەموو هێز و لایەنە سیاسیەکان بەرەوە دابڕۆن کە کوردستانێکی ئارام دوور لە تەنگەژەی سیاسی دوور لە قەیرانی قوڵی ئابووری کە هاوڵاتیانی کوردستان هەرێمی کوردستان پێ دەناڵن لە ماوەی ڕابردوو. بۆیە بەشێک لەو سەردانەی کاک لاهور تەکمیلەی سەردانەکانی تی بۆ لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان لەسەر هەموو تەوەرەکانی با بڵێن بارودۆخی کوردستان و وەزعی عێراق و ئەو شتانە باسی لێکرا. هیوادارین ئەم سەردانانە دووبارە ببنەوە. بەڕاستی ئێمە وەکو کادری یەکێتی نیشتیمانی کوردستان خۆمان بە خۆشحاڵ دەزانین و هەمیشە ئەوەی لە تواناماندا بێ بۆ هەڵساندنەوە بۆ خزمەتکردنی جەماوەر و بژێوی خەڵک یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە پێشەنگ بووە هەرواش دەبێت. ئەم سەردانەی لاهور شێخزەنجی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆنگرەی چوارەم یەکێتیەوە بۆ شاری هەولێر و ئەنجامدانی دیدار و کۆبنەوە لەگەڵ کادرانی ئۆرگانە جیاوازەکانی یەکێتی لە هەولێر و سەرکونسڵ و نوێنەرانی وڵاتان و جێبەجێکردنی پرۆژە بۆ کەسوکاری شەهیدان لە سنووری پارێزگای هەولێر لە دیدی کادرانی یەکێتی لە هەولێر جێگەی بایەخە و بە گرنجەوە لێی دەڕوانن. ئەمڕۆ وەچەرخانێکی گرنگ و مێژوویە هەم بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەم بۆ شاری هەولێر. هاتنی هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ شاندی یاوەری لە کارجێڕانی مەکتەبی سیاسی و ئەندامانی مەکتەبی سیاسی گرنگی مێژووی خۆی هەیە بۆ شاری هەولێر و بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. بێگومان شاری هەولێر وەکو پایتەختی هەرێمی کوردستان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان دووانەی لێکدانە براون. یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای هەڵگرتسانەوەی شۆڕشی نوێ بایەخێکی تەواوی بە پارێزگای هەولێر داوە. پێخۆشحاڵن کە لە مەڵبەندی هەولێرەوە دەستیان پێکردو لەگەڵ کادیرەکانی شاری هەولێر و هەنگاوی بێرانەی ئەوانە کە ئیمڕۆکە یەکەم هەنگاو لە پایتەختەوە دەستیان پێکردووە لەگەڵ کادیران و کەسوکاری شەهیدان و پێشمەرگە دێرینەکان و ڕێخستنە دێرینەکان کۆبنەوە دەکەن و ئەم کۆبوونەوەی گرنگی خۆی هەیە کە هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی دێنە خوارەوەی ناو چین و توێژەکانی کۆمەڵانی شاری هەولێر کە هەمیشە وە بڕیاریشیان داوە ڕۆژانە یان مانگانە کۆبنەوەی بەردەوامیان هەبێت لە شاری هەولێر. یەکێتی نیشتیمانی کوردستان بە درێژایی تەمەنی هەمیشە و حیزبە بووە لەبەرەی پێشەوەی خەبات و تێکۆشان و قوربانیدان بووە لە پێناو ڕزگاری و خۆشگوزاری خەڵکی کوردستان. سەردانی هاوسەرۆکی یەکێتی بۆ پارێزگای هەولێر لە دوای کۆنگرەی چوارەمەوە وەک کادران ئاماژەی بۆ دەکەن سەردانەکەی شێخ لاهور هاوسەرۆکی یەکێتی جێگەی ئومێدێکی گەورەی و بە گرنگیەوە وەسفی دەکەن بۆ ڕوونکردنەوەی سیاسەت و بەرنامەی حزبی بۆ ڕێخستەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە تەواوی هەرێمی کوردستان. کاروان مەسعود، گەلی کوردستان، هەولێر.